زیاتر شۆفێرانی بار هەڵگر پابەند نابن بە ڕێسا و یاساکانی هاتوچۆ. کە عادیسەکە ڕوودەداتن سایەقەکە و دایکم لە پشت سایەقەکەیە لەگەر منداڵەکە لە ناوەندێ بووە بەس ئەو سەیان وەفات دەکەن. فێرمان هەیە بەڕاستی زەمیری نییە بە هیچ شێوەیەک ینی بارە چوە دوو هەندی باری خۆی بار دەکات. ئەوە ڕێیەکی ڕێی دەرەوەی لە ڕێی دەرەوە فلکەکان زۆر سوورانەوەکان لێکتر نزیک نینە چەند مەترێک زیاتر بڕۆی چەند مەترێک زیاتر بڕۆی بەڵام بە یاسایی بڕۆی ستا تو بە پێچەوانەی شەقامدەی ئەگەری ئەوەی هەیە ڕووداوی هاتوچۆ دروست بیت. مەسەلەکان شوفێرەکەی پابەند ناوی بە ڕێمایەکان هەمیش کەم و کورتی لە جادەکان هەیە فەرمەوە قەتعایە کرایتەوە لێرە نەنووسایە چەند بڕۆ چەند نەڕۆ. ئەگەر تەماشای مێژوو بکەین دەبینین قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ هیچی کەمتر نییە لە قوربانیانی جەنگی جیهانی یەکەم و دووەم. ئەگەرچی ئەو جەنگانە کۆتاییان هات بەڵام ئەو جەنگەی ڕووداوەکانی هاتوچۆ دەیخڵقێنێ بەردەوامە و قوربانیەکانیش ساڵ دوای ساڵ زیاتر دەبن. ئەو قوربانیانە ژلان جامی سەرپێچی بەشێک لە شۆفێران دروست دەبن سەرەڵای کەم و کوڕی لە ڕێگاوبان و هۆکارەکانی دیکە. بۆ کەمکردنەوەی یاسەواری ئەو جەنگە بەرنامەی ترافیک لە ئەڵلقەی ئەم جارەیدا باز لە بار هەڵگر و ڕووداوەکانی هاتوچۆ دەکات و لە هەوڵدایە بۆ ئەوەی زیانی ئەو جەنگەی سەرشەقام کەم بکاتەوە و ژیانی هاوڵاتیان بە شۆفێر و سەرنشین و پیادەڕۆکان پارێزراو بن. ئەو هۆکارە باسی گەرمی بەرنامەی ترافیکی ئەم جارەیە. زۆرێک لەو ڕووداوانەی ڕوودەدەن دەبنە هۆکاری ماڵوێرانی و کارەساتی جەرگ بڕوو بە گیان لەدەستدان و هەندێک جاریش کەمەندان بوون کۆتاییان دێت. ترافیک لە سەرەتای ئەم ماڵقەیە بە چیرۆکی ڕووداوێکی هاتوچۆی نێوان دوو بارهەڵگر و ئۆتۆمبیلێکی بچووک دەست پێ دەکات کە دەبێتە ماڵوێرانی خێزانێک. ئەو ڕووداوەش لەسەر ڕێگای هەولێر کەرکووک نزیک شارۆچکەی قوشتەپە ڕوودەدات. لە کامی ئەو ڕووداوە خێزانێک دەبنە قوربانی. ئەو ڕووداوە هۆکارەکەی بۆ سەرپێچی شۆفێرانی بار هەڵگر دەگەڕێتەوە و دەسترێژی دەکەنە سەر ڕێگا و یاساکانی هاتوچۆ دەشێن و هێماکانی پێشێل دەکەن. ترافیک دەچێتە بنکەی پۆلیسی دارەتوو لەگەڵ کوڕ و کەسوکاری ئەو خێزانە بۆ نیشاندانی قەباری ڕووداوەکە و زیان و ئاسەواری ئەو ئۆتۆمبیلەی بار هەڵگرێک دەیشێلێت. کەسوکاری ئەو خێزانە لە ترافیک هێشوازاری ئەو کارە ساتە دەردەبڕن. ئەو ڕووداوە سەدان کەسی تاساند و چەند خوشک و برای بێدایک کرد و جەرگی دوو خێزانی سووتاند و خەونی خێزانێکی گەورەی لە گۆڕنا. دایکمە لەگەر دوو خزمی نزیکە چوینە سەردانی مارە خزمەچیە لەسەر ئەو ڕێگایەنە تقریبان 4 دقە بوو تەلەفۆنم لۆ هات گوتیان عادیسەکی وامان لێ قەومایە چکە ئێمە دوو سیارە بوو خارم لە سیارەی دواوە بووە دایکم لە سیارەی پێشەوە بووە ئەو کاتێک کە حادسەکە کرایە خارم بە دووری 100 مەترێک لێیان دوور بووە یعنی وەکو دیتن بەس ئەوەندە دیترایە کە ئەوەی شخصی کە مایە لەگەریان دەرێ بەس ئەوەندە باس کرای سایقەکە کە لەسەر سیارەی بووە بەس پێی کرا یعنی بە مدەی 2 سانیە 3 سانیەکی بتوانی بری ئای بەس ئەوەندە حالەتە چی مخالف ئەو حادیسە ڕوویدایە لە ئەنجامی لێخوڕینی سایق ترێلەکە بە هەڵا دێتە سایدەکەی تر بە مخالفی یعنی فلکەیەکە ترێلەیەک دەسوڕێتەوە و ترێلەی دووەم بە عکس بە ڕۆسایی دێتە بەرامبەریان هاتن و لێدانی تقریبا ناگاتە 20 سانیەکی. کە
کە عادیسەکە ڕوودەداتن سایەقەکە و دایکم لە پشت سایەقەکەیە لەگەر منداڵەکە لە ناوەندێ بووە یعنی منداڵەکە لە پشتەوە بووە لە تەنیش دایکم دانیشتیا بەس ئەو سەیان وەفات دەکەن ئەوەی تر لە پێشەوەیە ئەو مایە بە ژیان بەڵام هەموو ڕۆژێک مردنە لۆی تقریبا مێر منداڵەکە ینی تازە عمری گەیشتە 20 سال ترێلەکی لەبەردەستە تقریبا 16 مەترە نزیکەی 40-50 تەن شیشی بار کردیە بە سورعەتەکی زۆر ڕۆییە یعنی لە سورعەتەکە تەسەور دەکرێت لە سەروی سەد بووە لەو سورعەتەی هاتیە خۆی پێ نەگەڕایتەوە کە مەسەلەن ئەو ئەو ترێلەکە دەسوڕێتەوە ئەوە خۆی پێ نەگەڕایتەوە لەبەروەی گیانی خۆی بپارێزی هایتە سایدەکەی تر یعنی سێ کەسی بە قوربانی گیانی خۆی کرد. بەپێی ئاماری هۆبەی هێڵکاری ڕووداوەکانی هاتوچۆی هەولێر لە ماوەی ساڵی 2017 بۆ 2010 لە شاری هەولێر زیاتر لە 558 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیە 451 وڵاتی بریندار بوون. هەروەها زیاتر لە 44 کەس بەهۆی ئەو ڕووداوانەی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. هاوکات بەپێی ئاماری کەرتی قەپانی ڕێگای کەرکووک سەر بە هاتوچۆی هەولێر سزای باری زیادی بار هەڵگیرەکان لە 50,000 دەست پێ دەکات و 5 ملیۆن زۆرترین سزا دەبێت. لە ماوەی ساڵی 2010 13,000 بار هەڵگیر سزادراون. بەداخەوە بەڕاستی لە کوردستان بوویتە جەبهەیەکی کراوە بۆ لە دەستدانی هەموو هاوڵاتیانی کوردستان. پێویستە ئەو لۆریانە تهدید بکرێەوە کاری تریشەیە خەدەماتی زیاتری دەوێت ئەو ڕێگایە چونکە ناکرێت لە دنیا شتیوانە بۆ سیارە لەو بەریسایت بۆ ئەو بەریسایت بڕوە کارەساتی ئەوها جەرگ بڕ و ماڵوێران بنێتەوە. زۆر بەداخەوە لەو کارە ساتەی کە ڕوویدا ئەم سێ کەس لە عیلەکەی من گیانیان سپارد بە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەو بینی ڕێگای کەرکووک هەولێر بەڕاستی لۆریەکان زۆر کارەساتی دڵتەزێ دەنێنەوە چەندین عیلە گیانیان دەستداوە لەو ڕووداوانە داوا لە حکوومەت دەکەم ڕێشوێنش تونددانێت لە ڕووی یاساییەوە. بۆ ئەوەی کەسانی تریژ وەکو ئێمە 4 کەسیان لێ نەبێتە قوربانی پێویستە پابەندی یاسابی داواکاریمان لە حکوومەتی هەیە ئەو ڕێوانەی چاکاتبوو هیوادارم جانی ئەو خەڵکە بپارێزن. دەپرسم چێ بەرپرسە لە زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ پێویست ئەو زەنگەی سەرشەقام کۆتایی بێت. داوا لە بەڕێوەبەراتی هاتوو دەکەم ئەو فولکەیە بە فولکەی مەرگ ناسراوە هیوادارم ئەو فولکەیە دابخرێ بە هەزارانی وەکو فولکانە هەیە ماڵی بە سەدان خەڵکی کاول کردووە. تکایە باسی تر جەرجی دایکان نەستێ و منداڵەکان بێدایک و باوک نەبن. داوا دەکەم ڕێگری بکرێت لە دەستدرێژی بارهەڵگرەکان بۆ سەر شەقامەکان. دوای زۆربوونی ڕووداوەکان و بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیان و نیشاندانی ئەو چیرۆکە پۆلیسی هاتوچۆ و لایەنی پەیوەندیدار هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ ڕێگریکردن لە ئەگەری دووبارەبوونەوەی ئەو چیرۆکە ناخەژێنانە.
هەڵدەستن بە چاودێری و پشکنینی ئەو بار هەڵگرانەی کە باری زیاد بار دەکەن کە زۆر جار ئەو بارە زیادەیە دەبێتە هۆی تێکدانی ڕێگا و لە دەستدانی کۆنتترۆڵی ئەو بار هەڵگرانەی کە نزیکەی 16 تۆن دەبن کاو قورساییە دەبێتە هۆی دەستێژی بۆ سەر ڕێگا و بەرژەوەندی گشتی لە بواری هاتوچۆ و بەکارهێنانی شەقام. ئیشی قەپانەوە ئەو سارانێک کە دەبینی بارەکانیان زیادە لەبەرەوەی چێشی سیارەکەی لەگە ئەو بارێک کە باری کردێ زیاترە لێرەمە ئیزراتی قانونیان لەگە دەکەین سزایان دەین ئەگە لە 8 تەنی زیاتر بی پێیان دەین نەخوارێ هەتا 8 تەنی مەسموحە پاش ژەوی دەین نەخوارە بارەکەی هەتا زادەکان تێک نەسی لەبەرە قورسای دەکەیتەوە سەر زادەکان تێک دەچێت گرنگی سەلامەتی ڕێگا و بانەکەیە بەڕاستی چکە و زادە بە خۆزانی پارێکی زۆر تەکلیفە دەکە ئەگە تو خۆمە خۆ بە خۆمانەگە شوفێرەکان زادەکە نەپارێزین چێ دەپارێزین زۆر شوفێرمان هەیە بەڕاستی یەک زەمیری نییە بە هیچ شێوەیەک ینی بارە چوا دوو هەندی باری خۆی بار دەکات کە ئەو بارش بار دەخت بە تایبەتی هاوینان گەرمە ئەو شەقامە چی لێ هەموو دەبێتە تاسە قۆر دەبێت لەبەرەوە جارە تەحملی ئەوەی ناکە ئەو ئەو بارێکە دادێنێن بە شێوەیەکی علمیانە دانرانی لەو گۆڕی دانەنێژا ڕەمەچی دانرابی ئەوە دراستەتی لەسەرکرا هەندێک ئینسانی پسپۆر لێ هاتوو ئەو سیستەمیان دانە لە بۆ سەلامەتی جادە و ڕێگاوبانەکان. لە بەرامبەرە و هەموو سەرپێچی و کەم و کوڕیە و نەبوونی ئارامی لەلایەن شۆفێر و پشتگوێ خستنی ڕێنماییەکانی هاتوچۆ و بەزاندنی یاساکان ترافیک لەگەڵ هاتوچۆی هەولێر بڕیار دەدات بە وردی بەنهێنی چاودێری ئەو ڕێگایانە بکات بۆ ئەوەی بە بینەرانی ترافیک نیشان بدەین کە چێنەوانەی سەرپێچی دەکەن و جۆری ئەو سەرپێچیانەی باڕالگرەکان تۆمار بکەین کە بۆتە دیاردەیەک. ما جەماعەتی مرورین پۆلیسی هاتوچۆ سیارەکەی لەسەر ڕەسیفی ڕاگرتی و زۆر بەم خالیفی ڕاگرتی ئەو سیارە گەورە نابی لەسەر ڕەسیفی ڕابگیرێ ئەگەر بە زووترین کاتنەی ئەماوە سزای دەدەین و لەوانەیە حەجزیش دەکەین سیارەکەی ئەو لۆ سیارە لەسەر ڕەسیفی ڕاگرتیە سیارەکە چەند تەنە وەزنی چەند تەنە وەزنی سیارەکەت 13 تەنی لەسەر ئەو ڕەسیفەی ڕادەگری ئێوە هەموو تێک دەچی ئەو هەموو لەگەر وەزنی ئەو سیارەی ئەو کەرپوچانە هەمووی دەچیتە خوارێ ستا بەوەستە کردو دەکەین لەبەرەوەی سیارەکە لەسەر ڕەسیفی ڕاگرتێ نەزانین عوزر نییە تازە سەرپێچیەکە دەنجامدایە ساعدەی ئەوەم کردی کە سیارەکەم حەز نەکردی ئەگەر نادەبی سیارەکەت حەز بکەیت ئەوە بەخۆشانی مەوزوعی گەرز یعنی گرت بەهام ئەوە کاتوشی ئەو بەڵایە خوێنە کاکە قانونەکەی نەزانیە من ئەوە لێ بردێتوەکەم بەنسبەت گەنجە یان تەمەنی هەیە هەر کەسێک کە شوفێر بوو مۆڵەتی شوفێری هەبوو پێویستە پابەندی بە یاساکانی هاتوچۆ ئەوە پابەت نەبوو بە یاسای هاتوچۆ ئەمەش دەبی فێر ببی دەبی ئەویش فێر ببی مادام ئەو سیارە گەورەی لێ دەخڕی دەبی فێرە یاساکانی هاتوچۆ بی ڕۆژانە لەسەر ڕێگاوبانەکان ڕێژەیەکی زۆر سەرپێچی هاتوچۆ دەبینرێت بەڵام ئەو سەرپێچیانەی کە زیاترین ڕووداوی نەخوازراوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە ئەو ڕووداوانەیە کە لە نێوان ئۆتۆمبیلی بار هەڵگر و ئۆتۆمبیلە گەورەکاندا ڕوودەدات ئۆتۆمبیلی بار هەڵگر زۆر جار دەبنە هۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆی نەخوازرا و ڕووداوە هەروەها ئەوش لە ئەنجامدانی سەرپێچیکردنی یاساکانی هاتوچۆیە کە ڕۆژانە ئێمە دەبینین لەسەر شەقامەکانی دەرەوە ئۆتۆمبیلی بار هەڵگر تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن بەهۆی ئەوەی کە سەرپێچی لە ڕنمایەکانی هاتوچۆ دەکەن و ئەو ڕووداوانەی کە لە ئۆتۆمبیلی بار هەڵگر ڕوودەدەن ڕووداوەکان بەو جۆرەنە کە زیانی ماڵی و زیانی گیانیشیان بەدواوەیە. ئەو ڕێگایە بووە بە گۆڕەپانی جەنگ و پێشبڕچەی بار هەڵگر و ئۆتۆمبیلەکان لێرە ئەو ڕێگایە کە چەند ڕۆژێک پێش ئامادەکردنی ترافیک خێزانێک لێی بوو بە قوربانی. ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان چەندین جۆر سەرپێچی ئەنجام دەدەن وەک ئەوەی کە لەو ڕێژە خێراییە زیاتر دەڕۆن کە لەسەر ڕێگاکانی دەرەوە بۆیان دیاری کراوە و هەروەها لەو شوێنانە دەسوڕێنەوە کە شوێنی سوڕانەوە نییە و هەروەها ڕێگا بە ئۆتۆمبیلی لە خۆیان بچووکتر نادەن زۆر جار مزایقەیان دەکەن و دەبێتە هۆی ئەوەی ڕووداوی هاتوچۆ ڕوو بدات.
لە سەرەتای ئەو هەڵمەتە سەرپێچیەکی زەقی بارهەڵگرێک دەستنیشان دەکرێت و پۆلیس دەست دەکات بە لێپێچینەوەی یاسایی. دواتر ترافیک یاوەری ئەو پۆلیسانە دەکات و دەچێتە ڕێگای هەولێر قوشتەپە. سەبەبەکەمان لۆ باس بکە لۆی بزانین ئەو سیارە لۆ لە دەست وای لێهاتۆ لە ڕێڕەوەکەی خۆی لایدا بەڵێ بەس دەبووە هێواش بێ لە بەرۆی جەوەکەی بارانە زادە تەڕە ئەو ڕووداوە لە ئاکامی تیژڕەوی بار هەڵگرێک کۆنتترۆڵی لەدەست دەدات و دەپەڕێتەوە سایدی بەرامبەر و سەرشۆستا. بەو هۆیە ڕێگاکە دەشێوێنێ و هێماکان دەشێلێت و هاتوچۆ دەخنچێنێت. بۆ دروست نەبوونی ڕووداوی تر پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی کارمەندەکان ئاگاداری ئۆتۆمبیلەکان دەکەنەوە بۆ کەمکردنەوەی خێرایی ئۆتۆمبیلەکانی تر تا ئەو کاتەی باڵ هەڵگرێت چەقیوەکە دەردێنن. دوای چەند خولەچێک هەوڵەکان سەرکەوتوو نابن. دوای یەک کاتژمێر بار هەڵگرەکە لا دەبن و سزای تون دەدرێت بەهۆی تێکدانی هێما و تیژڕەویەکەی. لەبەرەوەی ئەو هێمای هاتوچۆیە تێکدایە دەبی هێمای هاتوچۆیەکەی چاپ بکەیەوە ئەمە ئیجراتی ئەوە دەگەڵ دەکەین وا تو خێرایەکەشت زیاد بووە وایە لەبەرەوەی جەوەکە باراناویە و هێمای هاتوچۆش تهدیدی ئەوەی کردێکە لەو ڕێگای دەبی چەند بڕێت و زیاتر لەو ڕێگای ڕۆیشتی کەڕی پێدرایە کەواتە لێرە سەرپێچی خێراییت کردیەوە هەروەها ئەو ڕووداوەش ڕوویدایە لەخوا بە زیاد بکە هیچ ڕووداوەشی هاتوچۆی خراپی لێ نەکاتەوە نا ئەمە تەنها لێپێچینەوە یاسایی لەگەڵ دەکەین لەسەر ئەو ڕووداوەی ئەو دەبی هێمایەکەش چکەوە مڵکی دەوڵەتە هێمایەکە تێکدایە دەبی هێمایەکەی هاتوچۆ چاپ بکەیەوە ئێستا دەبی سەردانی بکەی هاتوچۆی قوشتەپەی بکەیت بەشێشی زۆر لە شوێرەکانی ئۆتۆمبیلی باڵ هەڵگر ڕۆژانە سەرپێچی ئەنجام دەدەن بۆیە ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ لەسەر شەقامەکان ئامادەبوونمان هەیە بە شەو بە ڕۆژ لە کاتی سەرما لە کاتی گەرما بۆ ئەوەی ڕێگریان لێ بکەین کە سەرپێچی یاسا ئەنجام نەدەن و هەر کاتێکی سەرپێچی یاسا ئەنجام دەدەن ئەوە بە تونتنی شێوە سزا دەدرێت بەو سزایی کە لە یاسای هاتوچۆ بۆیان دیاری کراوە هەروها ڕێنمایی شوێران دەکەین کە خۆیان بپارێزن لە سەرپێچیکردنی یاسا چونکە هەر سەرپێچیکردنی یاسایەک ئەگەری ئەوەی هەیە ڕووداوی هاتوچۆی زۆر نەخوازراوی لێ بکەوێتەوە بۆیە داوایان لێ دەکەین پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن. تۆزێک دوورتر بڕۆ لەوەی بە سەلامەتی بێ نەگەتوو بە پێچوانەی شەقام بێ لەوانەیە ڕووداوی هاتوچۆ دروست بی چەند دوورە دوورەکەی نزیک بە وەڵام مشکلەمانە بەعنی ئەو ڕێ ڕئیسیە ئەگەر ئەو ڕێ دەکەبی وەیە یادنا فلکە هەیە بەڵام لەوانەیە تۆزێک دوورتر بی لەبەرەوەی ئەوە ڕێیەکی ڕێی دەرەوەی لە ڕێی دەرەوە فلکەکان زۆر سوورانەوەکان لێکتر نزیک نینە با چەند مەترێک زیاتر بڕۆی چەند مەترێک زیاتر بڕۆی بەڵام بە یاسایی بڕۆی ستا تو بە پێچەوانەی شەقام دێ ئەگەری ئەوەی هەیە ڕووداوی هاتوچۆ دروست بی ئەتوو شوفێری مۆڵەتی شوفێریت هەیە نابی بە پێچەوانەی شەقام بڕۆی ئاخر لە یاسا کەم بیان زۆر بی مادام بە پێچەوانەی شەقام ڕۆیشتیەوە تو سەرپێچی دەنجامدایە بۆ لێ پێچینەوە یاسایشی لەگەڵ دەکرێت ئێستا سزاش دەدرێت نەخێر دەبرێت تو دەزانی ئەوە پێچەوانەی شەقامە کە بە پێچەوانی ئاراستە دەڕۆی کەواتە تو بە عەمدەن ئەو سەرپێچی ئەنجام دەدەیت لەگەڵ یاسای سولەکی سەرپێچی لۆ بکەن پێچەوانەی شەقام سەردانی بەڕێبەراتی هاتوچۆی دەشتێ و لێر دەکەی لە کەس نەزانی ینی نازانی ئەوە پێچەوانی شەقامە لەبەر چ لەسەرەوەتر سوورانەوەی لێیە لەو سوورانەوەی بە شێوازێکی یاسایی دەسوڕێەوە خۆشت لە مەترسی ڕووداوی هاتوچۆ دەرباز دەکەی و خەڵکیش تووشی ڕووداوی هاتوچۆ ناکەیت ئەوە سەرپێچێکی دیاری ڕووداوی هاتوچۆیەکە تو ئەنجامتدایە ئێمە سزا دەدەین لە بەرەوەی سەرپێچکردی هەندێک جار ئەوەشمان بە بەروێر دەکەوێت کە پۆلیسی هاتوچۆ کەم تەرخەمە لە بەجێگەیاندنی ئەرکەکانیاندا بەڵام من هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە کە پۆلیسی هاتوچۆ بە هیچ شێوەیە کەم تەرخەم نییە لە ئەنجامگەیاندنی ئەرکەکانیاندانە کە ڕۆژانە بە سەرما و بە گەرما و بە باران تەواجودیان هەیە بوونیان هەیە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی یاسای هاتوچۆ جێبەجێ بکەن و هەروەها ڕێنمایی هاوڵاتیان و شوێران بکەن.
زۆر جارە و بار هەڵگرانە پێچەوانەی شەقام شۆفێری دەکەن. ئەو دیاردەیەش بە زەقی بە ڕۆژی ڕووناک دەبیندرێت و بەشێک لەو شۆفێرانە سزا دەدرێن. سەرڕای سەرپێچەکەیان بەشێکیان بەرگری لە خۆیان دەکەن و نیگەرانن بەوەی پۆلیس لێپێچینەوەیان لەگەڵدا دەکات. کاکە برێ ساحێبی سیارەکەی بێتە بنکەی پۆلیسی کوشتەخۆی. وڵی بەڕاستی جادەکە خراپە و ئەو فلکەیە زۆر خراپە، خەرک بە مخالفی دەسوڕێتەوە. فەرم بەڵگەشم پێویستە سوێر و کە بە دووترە لە لێچیاندا بوو، نەفتار ڕژا بوو. معرەزمان لێرەیە، ئەمە نامعرەز دانیشتە جێمان لەو دەنگەیە. خەرک زۆر بە مخالفی دەسوڕێتەوە، یان پێویستمان بە مروورە چیان ئەو فلکەمان لەو قەپاتە. کاکە ئەمە داوامان لە حکوومەتیەیە لە بەڕێز هاتوچۆ دایرە مروری ئەو ڕێگەوبانەمان هەموو لۆ یعنی چاکەنەوە چاکردنەوەکەی چییە؟ مەسەلەکە هەم شوفێرەکەی پابەند ناوی بەڕێمایەکان هەمیش کەم و کورتی لە جادەکانەیە. فەرمێستا جادەکە تەماشایکە ئەو کابرا قەتعەک لێرە نییە. فەرمەوە قەتعەیە کرایتەوە لێرە نەنووسرایە چەند بڕۆ چەند نەڕوە. سیارێ بە کەیف خۆی دەڕوە، لۆریە بە کەیف خۆی دەڕوە. ئەلێرەش سوورانەوەی جێ ئەلێرە نەنووسرایە ئەلێرە بسوڕێنیان مەسوڕێنەوە. قەتعەکە لەو سێرە هەر قەتعەی لێ نییە هیچ. بۆ بەدواداچوون ترافیک دەچێتە بە ڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ ئەوەی بزانین چه سزایەک بۆ سەرپێچیانە دیاری کراوە و هاتوچۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەو بارهەڵگرانە دەکات کە یاسا پێشێل دەکەن. بۆیە لە ڕێگەی پلانێک هەڵمەتێک دەست پێ دەکەن بۆ سزادانی ئەو بارهەڵگرانەی کە سەرپێچی مەترسیدار ئەنجام دەدەن. هەر سەرپێچیە کە شۆفێری بارهەڵگرەکان ئەنجامی دەدەن بە غەڕامەی خۆی سزای خۆی وەرەگرێ، بەڵام بەس تەنها بۆی دیاری دەکرێت. دوای ئەوەی ئەو شۆفێرە کە غەڕامەکە ئێمە بۆی دەستنیشان دەکرێت لەوێ دێتە سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمان دەکەم. بە هیچ جۆرێک ئێمە لێخۆشبوونی نییە، لەبەرەوەی شۆفێر ئەگەر شۆفێری تایبەت بێ زۆر جیاوازە لە شۆفێری بارهەڵگر. شۆفێری تایبەت ڕۆحی خۆی لەسەرە، بەڵام شۆفێری بارهەڵگر گیانی بەرامبەریشی لەسەرە، چونکە زیانی بارهەڵگر چەند بەرامبەر زیانی تایبەتە. ئۆتۆمبیلی تایبەت بارهەڵگر وەزنی زۆرە، بارهەڵگر قووەتی پێکدادانی چەند قاتی تایبەتە، ئەمە هەمووی زیان زیاد دەکات. بۆیە ئێمە لێرە وەکو هۆبەی بارهەڵگر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر برایانمان هەر پێچەوانەیەک هەر سەرپێچیەکی ئۆتۆمبیلی بارهەڵگر تۆماریان کردبێ هیچ لێخۆشبوونێکی نییە، بگرە زۆر بە توندی سزایەکەی خۆی بێ بدات. لا ئێمە وەرەگیرێ سزاژ نەدا هیچ کارێکی بۆ ناکرێت. زیاتر شۆفێرانی بارهەڵگر پابەند نابن بە ڕێسا و یاساکانی هاتوچۆ. لەبەر ئەوەی شتێک باوە لە ناو شۆفێران ئۆتۆمبیلیان زیانێکی زۆری بەرناکەوێت، لەبەرەوەی هەمووی گیانی زۆربەی ئاسنە و بەرزە. زۆربەی جار شۆفێری بارهەڵگر هیچی بەسەر نایە، زەرەرەکە دائیمە بەر بەرامبەرەکەیەخە. ئەو ئۆتۆمبیلانەی دەرەوەی هەرێم کە تابلۆیان دەرەوەی هەرێمە بارهەڵگریشن هەر سەرپێچیەک ئەنجام بدەن، لە ناو شار ئەنجامی بدەن یان دەرەوەی شار ئەنجامی بدەن، دەست بەسەردا دەگیرێت. ئەبێت ئەو سیارەیە هەر غەڕامەیەکی کردووە، هەر سەرپێچیەکی کردووە، سزاکەی بدات، اینجا لە هەرێمی کوردستان چێتە دەرەوە. اینجا چ بە حەجزکردنی بمێنێتەوە گە سەرپێچی گەورە بێ، چ بە غەڕامە بێت. بەرنامەی ترافیک بە چیرۆکی قوربانی خێزانی سرود کۆتایی دێنێت، چیرۆکێک کە ناخی مرۆڤ و مرۆڤایەتی داهەژێنێ. دەمانەوێت دەو چیرۆکە بکەین بە پند و وانەیەک لە ژیانمان بۆ ئەوەی چیتر خێزانەکان نەبن بە قوربانی و چیتر جەرجی هیچ دایکێک نەسووتێ و خەونی هیچ خێزانێک لە گۆڕستانەکان نەنێژرێن، تا بتوانین بە هەمومان کوردستانێکی ئارام و سەلامەت لە بواری هاتوچۆ بنیاد بنین و ببین بە چاودێر لەسەر خود و دڵ و دەروونمان و هەر یەک ببین بە پۆلیسێکی هاتوچۆ بۆ پاراستنی گیان و ڕۆحی خۆمان و بەرامبەرمان. ترافیک لە ڕێگەی ئەم بەرنامەیە دەیەوێت کۆمەلگایەکی تەندروست و سەلامەت لە ڕووی هاتوچۆ بنیاد بنێت. ئەو کۆمەلگە تەندروستەش پێویستی بە هاوکاری و گیانی لێبوردەیی و ئارامگری هەیە بۆ ئەوەی ئەو جەنگەی سەرشەقام لەناو ببەین و
چیتر منداڵ بێ باوک و دایک نەبێت و دایک و باوکیش جەرگ سوتاو نەبن. بۆیە ئامانجی ترافیک هۆشیارکردنەوەی سەرجەم تاکەکانە لە پابەندبوون بە خێرایی دیاریکرا و ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بۆ سەلامەتیمان.